ئۆفیسی سەلامەی پێشەیی سەلامەی ڕاگەاندن یەک لە ئۆفیسە گرنگەکانە لە ئەنجومەنی سەندیکای ڕۆژنامەنووس. پەلاماردان و بە ئامانجگرتن ڕۆژنامەنووسان لە کاتی ڕووماڵەکاندا پێشێرکاریی زەقە وە پشتگوێخستنی یاسای کاری ڕۆژنامەنووسی و شکاندنی عورفی کاری ڕۆژنامەنووسیە. لێرەوە داوا لە وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان لایەنە پەیوەندیدارەکان دەکەین کە راپۆرتی پێشێرکاریەکانی لیژنەی داکۆچی هەند وەربگرن و بە بایەخەوە لێ بڕوانن بۆ ئەوەی دیاردەی پێشێرکاری دژ بە ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان بنەبڕ بکرێت. هەمووان دەبینین ڕۆژانە لە دەستگاکانەوە لەسەر میزاجی شخصی و سیاسی ڕۆژنامەنووسێکی زۆر یاخود بەبێ هۆکار لە دەستگاکانی ڕاگەیاندنە دەردەکرێن و لەوانەیە زۆریشان تۆمار نەکرێن کە گرنگترین خاڵ کە پێویستەکار لە مەوە دواکاری لەسەر بکەین دانپیانانی ئەو گرێبەستانەیە کە ڕۆژنامەنووسان و میدیاکاران لەگەڵ دەستگاکانی ڕاگەیاندنە دەیبەستن. هەروەها بابەتێکی تر هەیە کە ئێستا لەناو میدیاکار لەناو دەستگاکانی ڕاگەیاندنە زۆر بەڕوونی بەرامبەر و دەرحەق بە ڕۆژنامەنووسی پیشەیی و ئەکادمی دەکرێت ئەویش ئەوەیە کە ڕۆژنامەنووس یاخود ببورن هەندێک کەس بە ناوی ڕۆژنامەنووسەوە دەهێنرێنە پێشەوە و ئەفزەڵ پێدانی زۆر دەدرێت بەسەر ئەو کەسانەی کە ڕۆژنامەنووسی جددین و ڕۆژنامەنووسی پیشەیی و ڕۆژنامەنووسی ئەکادمی و کۆمەڵی کەسان دێنە پێشەوە و ئەفزەڵیەتیان پێدەدرێت ئەمەش پێشێرکارێکی گەورەیە بەرامبەر بۆ ڕۆژنامەنووسانی کە ڕۆژنامەنووسی ئەکادمی و پیشەیی و دەبینین ساڵانە ڕۆژنامەنووسێکی زۆر ئەکتیڤ باش پەروەردەکراو واز دەکاری ڕۆژنامەنووسی دەهێنن یاخود ئەو بوارە ڕادەکەن و دەچنە شوێنی تر کار دەکەن. ئەمە سەرڕای ئەوەی کە سەندیکایەکە پێویستەکە کار لەسەر ئەم بابەتانە بکات و سەندیکایەکە پێویستەکە پارێزگاریان لێ بکات. لە ڕاستیدا بوونی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەرشێکی گەورە لە کۆڵ دەکاتەوە لە چاو هەندێک بواری تر لە مەجارەکەیە کە سەندیکایان نییە و ئێستا هەوڵ دەدەین سەندیکایان بۆ دروستکەین یاخود کاریان بۆ بکەین بۆی جێگەیەکە بێ ڕێکخراوێکە بێ دەستەیەکە بێ پارێزگاریان لێ بکات. سەرڕای هەوڵی زۆری سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا منەی بینم جێی تمۆحی سەرجەم ڕۆژنامەنووسانی کوردستان نییە. لەبەر ئەوەی بەشێکی زۆر لەو میدیاکارانی کە ئێستا لە بواری میدیا لەناو ڕۆژنامە و میدیاکانە کار دەکەن بەلایەنەوە گرنگ نییە ئەندام بن لەم سەندیکای یاخود ئەندام نەبن. لەوانە ئێستا بەشێکی زۆر ڕۆژنامەنووس لێرە بن خۆیان ئەندام نەبن لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لەبەرەوەی پێویستەکە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لە ئەم ساڵ و ساڵانی داهاتوودا بە پەیوەندیەکانی خۆیدا بچێتەوە بە تایبەتی لەگەڵ دەستگای ئەعلامەکاندا بۆ بتەوکردنی پەیوەندیەکانیان و هەروەها پێداچوونەوە بە ئەندام و ژماری ئەندامیان چونکە ئەوەی ئێستا هەیە ڕۆژنامەنووسێکی زۆر بەناو لەناو سەندیکا تۆمارن بەڵام کاری ڕۆژنامەنووسی ناکەن. لە بەرامبەردا کۆمەڵێک ڕۆژنامەنووسمان هەیە کە ئەندامنی لەم سەندیکایە بۆی پێی وایە تعبیر لە حەق و حقوق و مافەکانی ئەو ناکار کارێک بکەن. بۆی گرنگترین خاڵ ئەوەیە کە پێداچوونەوە بە شێوازی ئەندام بوون هەروەها ئەندامێتی لە سەندیکایەدا بکرێت. ئەمڕۆ سەندیکای ڕۆژنامەنووسان ئەو ئامارانیان بڵاو کردو کە لە ساڵی 2021 ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە هەڵبەت لە ئامارەکەدا باز لەوە دەکات کە تەنها لە ڕەگەزی مەیەک کەس پێشێلکاری بەرامبەر کراوە کە ئەمە جێگەی تێبینیە بەڕاستی چونکە ئێمە خۆمان لەناو ڕۆژنامەنووساندا بە تایبەت لەناو پەیامنێراندا ئاگاداری بارودۆخی هاوڕێکانمانی ئاگاداری بارودۆخی یەکترین کە بە بچووکترین شێوازی ژمێ پێشێلکاریمان بەرامبەر کراوە ئیتر بە هەراسانکردن بێ بە گێچەڵکردن بێ بە دەرکردن بێ بە کۆمەڵێک بابەتی تر بە بێزارکردن بێ ئەوەی جێی تێبینیە لە نووسراوە لە ڕەگەزی مێ یەک پێشێلکاری بەرامبەر کراوە بەڵام ڕەگەزی نێر 186 پێشێلکاری بەرامبەر کراوە. ئایا ئەمە ئەوە ئەسلمێنێت کە لە هەرێمی کوردستان هیچ کچێک یاخود هیچ ژنێکە لە بواری میدیادا کار دەکات بە بینرا و بیسرا و خوێنرا و هیچ پێشێلکارێکی بەرامبەر ناکرێت کەواتە دەستگای میدیاکان ئەوەندە هۆشیارن کە مافو
و شایستەدارایەکان و با بڵێن تەواوی ئەو مافانەی کە تایبەتە بە ڕۆژنامە نووسان بەرامبەر بە ڕۆژنامە نووسە ژنەکانیان جێبەجێ دەکەن یاخود با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە هۆشیارە بە دەبینیومانە عنی لە خۆپیشاندانەکاندا ئەو پێشێلکارانی کە بەرامبەر بە ڕۆژنامە نووسە ژنەکان کراوە چ لەلایەن خۆپیشاندەران خۆیانەوە بێت چ لەلایەن هێزە ئەمنەکانەوە بێت دەبینین ئەمە بەتایبەت ئەم ماوەی ڕابردوو کە خۆپیشاندانی خوێنکاران ئەنجامدرا لێرەدا هیچ تۆمار نەکراوە هەڵبەت سندیکای ڕۆژنامە نووسان بۆ وەرگرتنی داتای ڕسمی بۆ وەرگرتنی دادای دروست دەبێت پەیوەندی بە ڕۆژنامە نووسانەوە بکەن یاخود بەرچاوڕوونیەک بۆ ڕۆژنامە نووسان هەبێت کە هەر کاتێک لە هەر شوێنێک پێشێلکاریان بەرامبەر کرا بتوانن بچن پێشێلکارێکی خۆیان تۆمار بکەن ڕەنگە بۆ نمونە من ئاگادار نەکراوم یاخود هاوڕەکەم ئاگادار نەکراوە من خۆم یەکێکم لەو ڕۆژنامە نووسانەی کە ئەتوانم بڵم لە ساڵی 2021 لە ماوەی کارکردنم کە 5 ساڵە کاری ڕۆژنامە نووسی دەکەم ساڵی پارکە ساڵی 2021 بوو زۆرترین پێشێلکاریم بەرامبەر کراوە وەکو مێژووی ڕۆژنامە نووسی من بەڕاستی هیچ ئەوە ئاگادار نەکراوم کاتێک کە ئامار و داتاکانی سندیکای ڕۆژنامە نووسان دیاری کراوە یاخود با بڵێن ئامادەکراوە بۆی ئەمڕۆ کە تەقدیم کرا من ئاگادار نەکراوم و بەرچاوڕوونێکی وەهاژ نەبووە کە من بچم ناوی خۆم تۆمار بکەم بەڕای من سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان پێویستەکە بۆ لە وتارەکەی باسم کرد بە سیاسەتی خۆی دابچێتەوە بۆ کارکردن لەگەڵ ڕۆژنامە نووسان و بە سیاسەتی کارکردنی خۆی دابچێتەوە لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ ڕۆژنامە نووسان و دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕاستیدا چونکە ئەوەی کە ئێستا هەیە ژمارەیەکی زۆر لە میدیاکاران خۆیان تۆمار نەکردو لەم سندیکایە پێیان وایان نییە سندیکا تعبیر بکات لەوان لە کاتێکدا دەبینین ژمارەیەکی زۆریش لەوانەی کە لەناو سندیکایە ئەندام منوازیان لە کاری ڕۆژنامە نووسیەنا و چەندین ساڵە بێ ئەم پیشێت جێبەجێ ناکەن و کاری لەسەر ناکەن بۆیە هیوادارم سندیکا بتوانێت بێتە جێگەی خواست و داواکاریەکانی ڕۆژنامە نووسان ئێمە ئێستا پێویستیمان بە یاسایەکی گشتگیری زۆر باش هەیە کە بتوانین لە یاسا تەقلید یاخود لە میدیا تەقلیدیەکان دەربچین و هەم تەقلیدیەکان و هەم ناتەقلیدیەکانیش بتوانن لەناو ئەو چوارچێوەدا کاری لەسەر بکەن لە ڕاستیدا یاسای 35 یاسایەکی زۆر باش بوو بۆ کاتی خۆی بەڵام ئەم یاسایە تەنها بۆ دەرکردنی ڕۆژنامەیە خۆشمانە زانین ئێستا ڕۆژنامە کەمترین گرنگجی و یاخود کەمترین کاری میدیایی لەسەر دەکرێت و زیاتر هەنگاوندراوە بۆ تەلەڤیزۆن بۆ ڕادیۆ بۆ وێب ئەلکترۆنی هەروەها بۆ میدیا ئەلکترۆنی بۆیە پێویستیمان بە یاسایەکی گشتگیرتر هەیە